ئەم کاتتان باش بەرنمەیەک پێشکەش دەکەین لەسەر ئەوەی کە چۆن قاتیل سیسی بۆ بە قەرداش سیسی مەبەستمان عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسرە. هەر وەک دەزانن ئەردۆغان بە تەقلە لێدان لەگەڵ سیسی کۆبووە و سەرەتا ئەو چووە قاهیرە. لەو یەک دوو ڕۆژەی دواییش سیسی هاتە ئەنقەرە چاویان بەیەکەوت و کۆمەڵێک پرۆتۆکۆڵ و دیداریان ئەنجامدان. لێرەدا باس لەوە دەکەین کە چی بوو وای کرد قاتیل سیسی ببێتەوە بە قەرداشم سیسی. ئەردۆغان بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەوام لە پاشەکشەی سیاسیدایە و ئەو شتانەی کە کاری بۆ دەکردن هەر هەمویان شکستیان هێنان لە پرۆژەی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بوون بە دەوڵەتێکی مۆدێل بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەتا وەکو پرۆژەی ئیخوان موسلیمین و بەهاری عەرەبی و ڕووخاندنی سووریا و نوێژکردن لە مزگەوتی ئەمەویەکان بەیەکەوەدا تەماشا دەکەین. لەوانە هەمویان ڕەزەب تەیب ئەردۆغان تووشی شکستێکی زۆر گەورەدا بۆ تووشی کابوسێک بۆ و بە ناچاری ئیتر لە پاشەکشێدایە و هەنگاوەکانی بەرەو دواوە دەنێ. پێش لە هەموو شتێک دەبێ باس لەوە بکەین لە سەرەتای 2000کاندا ئەمریکا پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەی هەبوو کە بە US Middle East Project ویانیش USMAP ناسرابوو. لەوێدا ڕۆڵێکی زۆر گەورە بە ئەردۆغان و بە دەوڵەتی تورکیا بەخشرابوو، ناویان لێنابوو وڵاتی نمونەیی، واتە ئیسلامی نەرم، وڵاتێکی ئیسلامی نمونەی نەرم نزیکی جیهانی ڕۆژئاوا. بەڵام تەماشامان کرد حەماسەتی ئەو پرۆژەیە گەورەیە و کە بەهاری عەرەبیشی لەگەڵ خۆی داهێناوە ئەو پرۆژەیە لە بەهاری عەرەبیدا لەگەڵ ئیسلامی سیاسی گوایە نەرمڕە و ئیخوان یەکی گرت و دژ بە پرۆژەی هیلالی شیعی سەری هەڵدا، چونکە بەهاری عەرەبی لە ڕاستیدا پرۆژەیەک بوو لە کۆتاییەکەیدا. ئەنجامەکە بۆ ئێمە گرنگە، لەکوێ دەستی پێکرد گرنگ نییە، بەڵام ئەنجامەکەی ئەوە بوو وەرچەرخا بۆ پرۆژەیەکی دژ بە شیعە، دژ بە هیلالی شیعە بە تایبەتی لە سووریا و لە عێراقدا. ئەوان حیسابیان بۆ کۆمەڵێک شت نەکرد و لە دواییدا ئەمە بووە بە گێژاوێکی سیاسی و سەری ئەردۆغانیشی خوارد. لە سەروبەندی بەهاری عەرەبیدا ئیخوان موسلیمین هەروەکو دەزانن بۆ جاری یەکەم لە مسر هاتە سەردەسەڵات. هەر ئەوان خۆیان یعنی ئیخوان موسلیمین ویانیش سەرۆکەکەی مسری ئیخوان موسلیمین کەسێکی نزیک خۆیان واتە عەبدولفەتاح ئەلسیسیان وەک وەزیری بەرگری و سەرۆکی ئەرکانی گشتی سوپای مسر دەستنیشان کرد. سیسی کەسایەتیەکی هەر نزیک بوو لە ئیسلامیەکان، بۆیە مرسی محەممەد مرسی سەرۆکی ئەو کاتە ئەوی تەعین کرد. یعنی سیسی یەکەمین جار کە تەعین کرا وەک سەرۆکی ئەرکانی سەرۆکی ئەرکانی گشتی سوپای مسر و وەزیری بەرگری هەر مرسی بوو ئەم کارەی کرد. ئەوە لە خۆیەوە نەکرا، ئەمریکا نەیکرد، بەریتانیا نەیکرد، ویانیش وڵاتێکیکە نەیکرد. ئەکادیمیە ئیسلامیەکان کاتێک باسی سیسی دەکەن پاشخانە بنەماڵەیی و ئیدئۆلۆژیەکەی دەشارنەوە و زۆر جار وەک کەسێکی دژ بە ئیسلامیش دەیناسێنن. ئەوە ئەسڵ و ئەساسی نییە. یعنی ئەوانەی کە تۆزێک لێکۆڵینەوەیان لەسەر عەبدولفەتاح سیسی کردووە دەزانن کە سیسی نزیکترین کەس بوو لە ئیسلامی سیاسی و لە ئیخوان موسلیمینیش. سەرباری ئەوەی ڕاستە سیسی پێشتریش ئەکادیمیای سوپای خوێندووە لە مسردا، ئەرکی هەبووە و لە هەمان کاتدا لە بەریتانیا و لە ئەمریکاش لە بۆ کۆرس و خوێندن نێردراوە خوێندنەکانی تەواو کردو و گەڕاوەتەوە مسر. بەڵام کەسێکی زۆر نزیک بوو لە ئیخوان موسلیمیندا لە ئیسلامیەکان و بنەماڵەکەشیان بنەماڵەیەکی کۆنسەرڤاتیفی ئیسلامین لە ڕاستیدا. سەرچاوە مسریەکان باس لەوە دەکەن لە بەهاری عەرەبیدا 11 ملیۆن مسری بەشداریان لە خۆپیشاندانەکان کرد دژی حوسنی مبارەک تاک وەکو ڕووخاندیان. بەڵام بەر لە کودەتای 3 تەموزی 2013دا سەرچاوەکان باس لەوە دەکەن کە 22 ملیۆن کەس بەشداریان لە خۆپیشاندان کردووە دژ بە مرسی و حکوومەتی ئیخوان الموسلیمین. یعنی بزانە دووقاتی ئەمەنەی کە لە دژی سیستەمی گوایە ئەلمانی حوسنی مبارەک خۆپیشاندانیان کردووە، دوو ئەمەنە خۆپیشاندانیان دژ بە حکوومەتی ئیسلامی کردووە دوای چەند مانگێک دوای ئەوەی هاتە سەردەسەڵات. بێگومان ئەوەش لە کاتێکدا ڕوویدا کە مرسی ویستی دەستوری بنچینەی لە بەرژەوەندی خۆیدا بنووسێتەوە و دەستورێک دابڕێژەیە کە گەرانتی بکە ئیخوان الموسلیمین لە سەردەسەڵاتدا دەمێنێتەوە. لەناو ئەو خۆپیشاندەرانەی
کە لە دژی مرسی سریان هەڵدا و هاتنە جادە و کۆڵانەکان بە تەنیا خەڵکی سیکولار و مەسیحی و خوێندکارەکان نەبوون، بەڵکو مەلاکانی ئەزهەری تێدا بوون، سەلەفیەکانیش جێگیان تێدا دەگەرت کە زۆربەی زۆری ئەکادیمیەکان ئەو ڕاستیانە دەشارنەوە و هەموو مەسەلەکە وەک مەسەلەیەکی بێویژدانی و تاوان و کودەتا لێک دەدەنەوە. ئەوانەی لێکۆڵینەوەیەکی سەرپەیشیان لەسەر ئەم بابەتە ئەنجامدا بێت دەزانن کە سیسی خۆیان تەعینیان کردووە، خۆیان ئیتر دەست پێشخەریان گرتووە بۆ ئەوەی ئەو ببێتە سەرۆکی گشتی ئەرکانی سوپای مسر، وە لە هەمان کاتدا ئەوان ئەیان گوت 11 ملیۆن کەس خۆپیشاندانی کردووە بۆ ڕووخاندنی حکوومەتی سیکولاری حوسنی مبارەک لە بۆ هەندێ ئەو حکوومەتە هەرچە بڕیارێک بدا بڕیارەکانی مەشروعن، بەڵام کاتێک 22 ملیۆن کەس واتە دوو ئەوەندە هاتنە سەرجادە دژ بە ئیخوان المسلمین، ئەو جارە گوتیان ئەوانە کافرن لە ڕێلادەرن، ئەمە دەستی ئیسرائیل لە پشتە، دەستی ئەمریکا و بەریتانیا و ئەوانەی لە پشتە. ئەمە لە کاتێکدا باس لە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەکەین کە قاچێکی بەهاری عەرەبی و ئیخوان مسلمین بوون، ئەمە پرۆژەیەکی ئەمریکیە، کەواتە بۆ ئەمریکا کە بەخۆی پرۆژەیەکی هەیە و ئیخوان مسلمینی هانداوە بۆ ئەوەی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە سەردەسەڵات و ببێتە نمونەی دەوڵەتی تورکیای نمونەیی بۆ لە سەردەسەڵاتی لا بدەن. ئەمەش شتێکە کە ئێستاکە لە لای زۆربەی زۆری کەس بەتاڵ بۆتەوە، جگە لەو فەقیانێکە لە حوجڕەکاندا ئیتر دانیشتون و قسەی بەرتەنور دەکەن. هەر کەسێک کەمێک لە ڕووداوەکانی بەر لە تەمموزی 2013دا ورد بێتەوە دەبینی کە سیسی 3 جار بەر لە کودەتا پێشنیاری بۆ مۆرسی کردووە تاوەکو هەڵبژاردننی پێشوەخت ساز بدات و دەسەڵاتی مطلق دژ بە خۆپیشانداران بەکار نەهێنێ. بەڵام سەرۆکی ئەو کاتی مەسر مرسی بەگوێی نەکرد. بە کورتی 3 تەموز کودەتا کرا و ئیتر ئەوەی ئەردۆغان چاوەڕێی نەدەکرد ڕوویدا. ئەو ترسەی ئەردۆغان و فرمێسکەکانی بۆ سیسی بۆ مرسی نەبوو، یعنی ئەو ترسەی ئەو هاتو هاوارەی کە ئەردۆغان دەیکرد لە بۆ مرسی نەبوو، بەڵکو لەگەڵ خۆپیشاندانەکانی تەموزی مسردا لە تورکیاشدا ئێمە دەزانین خۆپیشاندان لە گەزی پارک لە ئیستانبول دەستیان پێکرد، 100,000 کەس کۆبوونەوە دژ بە ڕەزەب تەیب ئەردۆغان و تافیان لێدان، چادر و خێمیان هەڵدا، هەمان ئەو شتیان کرد کە ئیخوان مسلمین و یانی دوای ئیخوان مسلمین دژ بە ئیخوان مسلمین خەڵکی مسر لە قاهیرە دەیان کرد و لەناو ئەوانەشدا لەناو خۆپیشاندەرانی پارکی گەزی نەبەت تەنیا گروپێک 100 گروپ هەبوون لە کورد و تورک و سوریانی و ئەرمەنی، حتا بەشێک لە ئیسلامیەکان لە ناویاندا جیان دەگرت. و ئەو ترسەی ئەردۆغان لەو کاتە ئەوە بوو کە لە دوای کودەتایەکی سیسی ئەم جارە خۆپیشاندانێک لە ئیستانبول ویانیش کودەتایەک ڕوئەدا و ئیتر حکوومەتی ئەردۆغانیش دەڕۆخین. هەر لە بۆ هەندێک لەو کاتیوە بەردەوام دەیگوت سیسی قاتیلە و نیشانەی ئەڵڕەبیعی دەدا، نیشانەی ڕەبیع ئەمەیە 450 بەرزکردنەوە، ئەمە نیشانەیەکە بۆ داکۆچیکردن و پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ئیخوان مسلمین دژ بە سیسی. ئەردۆغان ڕەخنەکانی دژ بە سیسی تەنانەت وەک ئامرازێک بۆ سیاسەتی ناوخۆیش بەکارهێنا و ئۆپۆزیسیۆنی دەمکوت کرد، تاوەکو ئێستاش خۆپیشاندەرانی پارکی گەزی کە لە ناویاندا ئۆسمان کاڤاڵا هەیە، کەسێکی بەناو دەنگە، نووسەرێکی زۆر گەورەیە، دادگای مافی مرۆڤی ئەوڕۆپا بڕیاری بەڕاعەت و بێتاوانبوونی دەرخستووە، تاوەکو ئێستاش لە زینداندایە، ئەردۆغان نایهەوێ ئازاد ببێ. بابینە سەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لە نێوان هەردوو وڵاتدا. چی بوو وای کرد ئەم دوانە جارێکی تر کۆ ببنەوە؟ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بێگومان لە بەرژەوەندی هەردوو لادایە، بەڵام جاری یەکەم ئەردۆغان خۆی فڕێدا باوەشی سیسی و قاتیلی کرد بە قارداش. لە 14 فێبریوەری ئەم ساڵدا بوو ئەردۆغان چووە مسر، ئیتر چوە لای قەرداش سیسی و لەوێدا قاتیلەکەی کرد بە قەرداش، ژنەکەی ئەردۆغانیش ئامینە ئەردۆغانیشی لەگەڵدا بوو. لە دوای گەڕانەوەیدا چەندین جار ئەردۆغان بە فەرمی بانگهێشتی سیسی کرد بەوەی بێتە ئەنقەرە، بەڵام سیسی ئامادە نەبوو بێتە ئەنقەرە هەتا وەکو ئەم ڕۆژانە. سیسی هەر خۆی
بەردەوام خۆی داوێتە سەرپشت و مەرجەکانی لەسەر ئەردۆغاندا دەسەپاندن ئەگەر ئەوە بکەی ئێمە دەینە ئەنقەرە و ئیتر پەیوەندیەکانمان ئاسایی دەکەینەوە ئەتوانین گرێبەست و کۆمەڵێک پرۆتۆکۆل بکەین لەنێوان دوو دەوڵەتدا بەڵام ئەمەی بەردەوام دوا دەخست هەتا وەکو ئەردۆغان کۆمەڵێک کاری بۆ ئەنجامدان لەوانەش بەشێکی لە ئیخوان موسلیمینەکان لە ئەنقەرە دەرکرد لە تورکیا دەریکردن بێگومان بەشێکی کەمی و بێکاریگەریان ماون بەڵام بەشە ئەساسەکەی ئەوانەی ناسرااو بوون دەریکردن و کاتێ دەریکردن بۆ ئەوەی درۆکانی سپینە بنەوە چۆن درۆکانی لە بەرامبەر ئیسرائیل ئاشکران کە هەتاوەکو ئێستاش گەورەترین بازرگانی لەگەڵ ئیسرائیلدا دەکات و هیچ شتێکی نەگۆڕیوە تەنانەت ئەو مادە کیمیاویانەی کە چەکی لێساز دەکرێن ئەردۆغان دەیدات بە ئیسرائیل نەیویست بە هەمان شێوە ئەو گوشارەی لە بۆ بێتن و شەقامی ئیسلامی تورکی پێی بڵێن کاکە تۆ چیەکەی ئەی ئەو برا مسلمانانە برای ئێمە نەبوون هاوسەنگری ئێمە نەبوون بۆ دەریان دەکەن بۆیە فێڵێکیان دۆزیوەتەوە فێڵەکە چیە خۆتان دەزانن زۆربەی کەس دەزانێت لە تورکیادا سیستەمێکی سیاستێکەیە یعنی قانونێکەیە هەر کەسێکە دوکانێکی هەبێ دوکانێکی بچووکیش بێ و یانیش پارچە عارزێک خان وەک بکڕێ ئەکرێ ببێتە هاوڵاتی جا ئەمانیان بەو فێڵە دەرکردونە گوایە ئەمانە سەختەکاریان کردووە لە هاوڵاتی بووندا مڵچیان نیە عرزیان نیە دوکانیان نیە ناونیشانێکی سەختیان نیشانداوە بۆیە دەریان کردوون بەڵام لە ئاساسدا وان نیە لە ئاساسدا ئەمەیە کە هەروەکوتم ئامادەکاری دەکرا بۆ هاتنی سیسی چونکە لەمە دەترسان جاری چوارەم و پێنجەمیش سیسی نەوێتە تورکیا و ئیتر ئەردۆغان وها بمێنێتەوە بێگومان پێشتر ئەردۆغان هەمان کاری لەگەڵ سعودیا و لەگەڵ ئیماراتی عەرەبی کرد کە پێشتر بە ئیماراتی دەگوت دەوڵەتی خێمە دەوڵەتی چادر وەکو ئاماژەیەک بۆ شارستانی عەرەبەکان کە عەرەبەکان ناتوانن دەوڵەت بەڕێوەبن بەڵکو چادر و خێمەیان هەیە کۆمەڵێک عەشیرەتن و شتێک دەکوژن و دەیخۆن و بەلەپ دەکەونە سەری و دەیخۆن و ئەوانە بۆ دەوڵەت نابن بەڵام لە هەمان شتی کرد لە بەرامبەر سعودی و لە بەرامبەر ئیماراتیش سیسی بەر لەوەی لە 4 سپتەمبەردا لە 4 ئەو مانگا بگاتە ئەنقەرە بابزانین چی بە ئەردۆغان گۆڕی ئەو خاڵانەی کە لێرەدا باسم کردوونە ئەمانە لە پرۆتۆکۆڵەکاندا هەن بەڵێندان و واژۆکردنی بنکەی سواکین لە سوودان بۆ بوون بە عوسمانی نوێ واتە بەڵێنیان داوە بۆ ئەوەی ئەو بنکەیە کە ئامانجەکەی لێ ئەوە بوو دەوڵەتی عوسمانی نوێ ئیمپراتۆریەتی عوسمانی نوێ زیندوو بکرێتەوە ئەو بنکەیە دەبێ ڕابچیرێ دوو کۆتایی هێنان بە پیلانی دژبەرایەتیکردنی هێزە ڕۆژهەڵاتیەکانی مسر لە لیبیا هەندێک هێزی مصری هەیە لە لیبیا و سوپای تورکیا لە ڕێگای ئیخوان موسلیمەکان بەردەوام کێشیان بۆ ساز دەکات کۆتایی هێنان بە ئەمە دەرگای تورکیا و ئەفریقا دەبێت لە ژێر کۆنتترۆلی مسردابێ واتە ئەگەر تورکیا بیهەوێ دەرگایەک لە ڕێگای دەریای سپیناوە ڕاستدا بکاتەوە بەرەو ئەفریقا دەبێ ئەوە لە ڕێگای مسرەوە بێ لە ژێر کۆنتترۆلی مسردابێ بزانە 4 کۆتایی هێنان بە قسەی بێمانای نیشتیمانی شین ئەو نیشتیمانەیە کە تورکەکان بانگەشەی بۆ دەکەن واتە دەریای سپیناوە ڕاست هەمووی یان بەشی زۆری یان ڕۆژهەڵاتەکەی هی ئەوانە ئەوە پێیدا گوترێت دەوڵەتی شین ویانیش نیشتیمانی شین ماڤی وەتەن پرۆژەسی 5 کۆتایی هێنان بە پیلانێک بۆ شەڕکردن لەگەڵ میحوەرەکەی سعودی و ئیمارات و مسر لە عەدەنەوە تا کەندا ئەمەشیان پێ مۆر کردووە ئێستاکە دەبینین ڕیال پۆلەتیک خۆی سەپاندووە بەرژەوەندیەکان سەر لە نوێ پێناسە دەکرێنەوە درۆکانی مێدیای تورکیا و ئیخوان موسلیمین بەڕاستی زۆر بێمانان و هەر کەسێک تۆزێک شارەزایی هەبێ لە سیاسەتدا تۆزێک چاودێری بارودۆخەکە بکە لەمە تێگا یەک لەوانە مێدیاکانی ئاکپارتی و ئیخوان پێیان وایە ئەو سەردان و پەیوەندیە نوێیەی تورکیا لەگەڵ مسر کۆتایی بە هاوپەیمانی قوبرس یۆنان لەگەڵ مسر دێنی ئەمەش ئەسڵ و ئەساسی نییە مسر هیچ کات پەیوەندیەک استراتیژی و بازرگانیەکانی لەگەڵ یۆنان بە تورکیا ناگۆڕێتەوە چونکە بەرژەوەندیەکانی لەمە زیاترن یعنی ڕێگای دەرهێنانی وزە و مەبەستم غازی سروشتیە لە کنارەکانی دەریای سپیناوە ڕاست و گەیاندنی بە بازارەکانی ئەوروپا بە تەنیا لە ڕێگای یۆنان دەکرێت و ئەو گرێبەستە بە هیچ شێوەیەک هەڵناوەشێتەوە ئەو گرێبەستە بۆ 100 ساڵ ئەنجام درراوە و ئیتر تەماشا دەکەین ئەمە یەک لە درۆکانیانە درۆکەی دیکە گوایە چونکە پێشتر حکوومەتی ئینتیقالی لە جەرابلوس بەخۆتان دەزان دوو حکوومەتەنە حکوومەتی جەرابلوس و حکوومەتی بنغازی حکوومەتی جەرابلوس شارێکە ئیخوان موسلیمینە لەوەیە
و پێشتریش لەوێ بوو، بەڵام پەرلەمانەکە دوای ئەوەی کە هەردوو لا بەشەر هاتن پەرلەمان گواسترایەوە بۆ بنغازی، پێشتریش ئۆفیسە سەرچێکی لە بنغازی بوو. ئیتر ئەو حکوومەتە کە پەرلەمانی نییە کە هیچ مەشروعیەتێکی نییە، شەڕ هەیە، گرێبەستێکی لەگەڵ تورکیا ئیمزا کرده بوو، گرێبەستی دەریایی، واتە خەتێکی دەریایی لە نێوان جەرابلوس و مێرسینی تورکیا بکرێتەوە. حکوومەتی نە حکوومەتی مەسر، نە یۆنان، نە هیچ وڵاتێکی عەرەبی، نە ئیسرائیل، نە ئەمریکا، نە بەریتانیا هیچ کامیان ئەویان نەکرد، یعنی دانیان بەمەدا نەناوە، نەتەوە یەکگرتوەکانیش دانی بەوەدا نەنا، هیچ وڵاتێک و هیچ یاسایەکیش دان بەوەدا نانێت، چونکە حکوومەتی ئینتقالی ناتوانێت ئەم جۆرە گرێبەستانە مۆر بکات. هەر حکوومەتێک ئەگەر ئینتقالیش نەبێ ئەو گرێبەستانە مۆر بکە، دەبێت لە دواییدا ئەو گرێبەستانە لە پەرلەمانی ئەو وڵاتەدا تەصدیق بکرێن. بۆیە ئەمەی ئیخوان موسلیمین باسی دەکا، ئەمە بۆ ئاسانکاری و مەشروعکردنی ڕێگای دەریایی نێوان حکوومەتی ئیخوان موسلیمینی لیبیا و ئەنقەرە، ئەمە ئەسڵ و ئەساسی نیە، پێچەوانەکەی ڕاستە و هیچ بناغەیەکی قانونی و یاساییشی نییە. مصر لە کاتێکدا لەگەڵ ئێریتریا کێشەی ئاوی هەیە، دەیەوێت کێشەکانی لە لیبیا بەبێ تەقەکردن لە بەرژەوەندی خۆیدا بگۆڕێت و لیبیا بکاتەوە بە لیبیا. یعنی سیسی لە لێدوانە چاپەمەنیەکەیدا لە ئەنقەرە سەبارەت بە لیبیا هەمان قسەی پێشووی دووبارە کردەوە. چی گوتی دەبێ هێزە بیانیەکان لیبیا چۆڵ بکەن و لیبیایەکی یەکگرت و مسۆگەر بکرێ. ئەوەش بەواتای ئەوە دێت سیسی لەسەر مێزەکەی ئەردۆغاندا لە ئەنقەرە هەمان شتی دووبارە کردوتەوە و لیبیایەکی یەکگرت و هەرچێک بێ ئەگەر ئیخوان موسلیمینیشی تێدابێ یانجی بەشێکی تێدابێ بەڕێژەیی ناتوانێت مسری بەهێز و دراوسێ پشتگوێ بخات. بۆیە بەلای سیسیەوە زۆر گرنگە کە هەر چۆنێک بێ دەوڵەتی لیبیا سەر لە نوێ دروست بکرێتەوە. کاتێک دەوڵەتی یەکگرتووی لیبیا دروست کرایەوە، ئەمە خۆی لە خۆیدا لیبیا ناتوانێت مسر پراوێز بخا، ناچارە بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ مسر بگونجێنێ و مسر بە ئەساسەوە وەربگرێ. بۆیە لەو مەجارەشدا تەماشا دەکەین سیسی و مسر براون، ئەردۆغان و ئیخوان موسلیمین دۆڕاوی سەرچین. خۆی لە خۆیدا بەکارهێنانی ئەو شانە و سووربوون لەسەر ئەوەی کە ینی سووربوون لەسەر ئەوەی کە نابێ هەڵبژاردن بکرێ، ئیتر ئەمە سیاسەتی تورکیا بوو. لە ئەنقەرە سیسی ئەمەشی دووپات کردەوە، یعنی وتی نابێ هیچ لایەنێک کێشە لە بۆ هەڵبژاردن دروست بکە، دەبێ هەڵبژاردنێکی یەکگرتووی لیبیایی ساز بکرێ. خۆی لە خۆیدا تورکیا سیاسەتەکەی ئەوەیە و یانیژمانەوەی تورکیا لە لیبیا بەتەنیا تا ئێستا بەوەوە پابند بووە کە ڕێگە نەدا هەڵبژاردنێکی یەکگرتو دروست بێ و بەردەوام کۆسب لە بۆ هەڵبژاردنەکاندا دروست بکە. ئێستا کە سیسی لە کۆبوونەوەی چاپەمەنی لەگەڵ ئەردۆغان و لە ئەنقەرە ئەمەی دووبارە کردو. ئەمە زۆر گرنگە، مرۆڤ دەتوانێت لە ناو پاراگرافەکاندا ببینێ کە چیان مۆر کردووە. بەر لە هاتنی سیسی بۆ ئەنقەرە، مێدیاکانی تورکیا پەخشی تەلەڤیزیۆنەکانی نزیک لە ئیخوانەکانیان ڕاگرت و حتا گوتیان ئەوەی کێشە بۆ سەردانەکەی سیسی بنێتەوە لە تورکیا دیپۆرت دەکرێت. ئیخوان موسلیمین کێشەیەکە سیسی بە ئاسانی چاوی لێ ناپۆشێت و دواشی ناخات، یعنی نایخاتە مەسەلەیە کە ئەمڕۆ گرنگ نییە سبەینی کاری لەسەر دەکەین. نەخێر، سیسی ماوەیەکی درێژە لەسەر ئیخوان موسلیمین بە تەواوەتی خۆی یەکلایی کردوتەوە و بەو مەرجە ئەو بەڵێنانەی لە ئەردۆغان وەرگرتووە اینجا سەردانی ئەنقەرەی کرد. ئەگەرنا ئەو سەردانە ئێستا ئەو سەردانش ڕووی نەدا. لە بۆ هەندێک ئیتر ئەو مەسەلەیە ئیتر وەکو ئەتوانین بڵین کۆتایی پێهاتووە، خەونی جارێکی تر ئیخوان موسلیمین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتەوە سەردەسەڵات بە تەواوەتی کۆتایی پێهاتووە. من نمونەیەکتان بۆ بێنمەوە ئارگومنتێک و پێشتریش وابزانام لە کەناڵەکەمدا باسی ئەوەم کردووە. ئیتر بەر لەو ینی لە سەردانی یەکەمی ئەردۆغان بۆ مسر لە مانگی فێبریوەری ئەم ساڵدا، ئیخوان موسلیمینی لەندەن داوایان لە ئەردۆغان کردبوو بۆ ئەوەی ئاسانکاریان بۆ بکات بۆ ئەوەی لەگەڵ مسر ئاش ببنەوە. ئەردۆغانیش داوای کردبوو کە ئەوان پێشوەخت پرۆژەیەکی ئاشتی ڕابگەینن، بەڵام مسر
بە هیچ شێوەیەک وەڵامی ئەوەی نەدایەوە. تەنانەت ڕۆژنامەنووسانی میسری ئەڵێن ئەردۆغان کە هاتۆتە قاهیرە نەوێراوە ئەو پێشنیارە بە ئاشکرا لەگەڵ سیسی باس بکات. ئیخوانی لندن یعنی هەر بە خۆتان هەروەکو خۆتان دەزان ئێستا کە ئیخوان لە تورکیا نەماوە لە دوو شوێندا هەیە، لە قەتەرە یەکیش لە لندنە. ئیتر زۆربەی شێخ و مشایخەکانیان واعیزەکانیان لە لندنن. لە مانگی ڕابردوودا پێشنیارێکی بۆ حکوومەتی مەسر کرد بۆ ئەوەی زیندانیەکان ئازاد بکە، لە بەرامبەر ئەوەدا ئیخوان بەڵێن دەدا بۆ ماوەی 10 تا 15 ساڵی دیکە چالاکی سیاسی ئەنجام نەدا. چالاکی سیاسی باسی چالاکی سەربازی ناکەین بۆ ماوەی 10 ساڵ بۆ 15، بەڵام حکوومەتی سیسی هەر هەمووی ڕەت کردەوە. مصر تەنانەت لەو زیندانیانەش خۆش نەبوو کە نامەیان بۆ سیسی نووسی بوو، تاوەکو لە بەرامبەر دەستبەرداربوونیان ئیستیقالەکردنیان لە گروپی ئیخوان موسلیمیندا لە زینداندا ڕزگاریان بکات و یاسایەکی لێبوردنی گشتیان بۆ دەربخات. سیسی ئەمەشی ڕەت کردەوە. یعنی سیسی بە هەموو شێوەیەک پێداگیری لەسەر ئەوە دەکا کە نابێ بە هیچ شێوەیە سازش لەگەڵ ئیخوان موسلیمین بکرێ، باوەڕی پێ بکرێ، یاسای لێبوردنی لە بۆ ئەوە بکرێ و یانیش کێشەکەی بۆ 10 ساڵ و 15 ساڵ دوا بخرێ. بۆیە بەو فرت و فێڵان و بەڵێنانەی ئیسلامیەکان بە هیچ شێوەیەک هەڵ ناخڵاتێ. ئیتر ئەمە ڕاستیەکە دەبێ بیبینین. مصر لە بەرامبەر بێدەنگکردن و پەڕۆباڵکردنی ئەردۆغان و ئیخوانەکان با بزانین چی بە تورکیا دەدا، لە دەستی مصردا چ کارتێکانە. بێگومان دەبێت پێش هەموو شتێک خاڵە لاوازەکانی ڕەزەب تەیب ئەردۆغان بزانین کە ڕەزەب ئەردۆغان وەکو لە زۆربەی بەرنامەکاندا باسمان کردووە مرۆڤێکی تا ئاخر ڕادا بێ پرەنسیپە، بێ مەبدەئە و هیچ چۆن سیسی لە قاتیلەوە کردە قارداش هیچ دۆست و ڕەفیقێکی خۆی نییە. تەنانەت لە ناو ئاکپارتیدا تەماشاکە عەبدوڵڵا گۆل، ئەحمەد داوودۆغڵ و هەزاران ناو ئەتوانین بژمێنی کەسانی وەکو عەلی بابەجان کە ئێکۆنۆمیستی زۆر بەهێزن. ئەمانەی هەموو دەرخستن، یعنی کەس ناتوانێت لەگەڵ ئەردۆغان کار بکە و ئەردۆغان هیچ باوەڕێکی پێ ناکرێت. ئەم قسەی ئێستا دەکات دوای سەعاتێکی کە لە بیری دەکا قسەیەکی دیکە دەکا. بەڵام سیسی و بیرۆکراسی دیپلۆماسی مەسر کە پاشخانێکی درودرێژی هەیە وەکو تورکیا نیە کە دیپلۆماسی کۆمەڵی کەس بێ بنەماڵی ئەردۆغان بێ، وانیش وەکو دیپلۆماسی بنەماڵی بارزانی و تاڵەبانی بێ. ئەمە نییە. پاشخانێکی زۆر درودرێژی هەیە لەسەر ئەساسی دیراست کار دەکا و ئەمان خاڵ لە لاوازەکانی ڕەزەب تەیب ئەردۆغان و تورکیایان باش دەست نیشان کردووە. ئەویش ئەوەیە مەسەلەی ئابووریە دەیانەوێ هەندێک شتی پێ بدەن. باشە لێرەدا پرسیارەکە ئەوێ مەسر چی هەیە؟ مەسر بەخۆشی وڵاتێکی زۆر دەوڵەمەند نییە، نەخێر دەوڵەمەند نییە، بەڵام هەندێک کارت لە دەستی مصردا هەن لە دەستی وڵاتانی دیکەدانی. بۆ نمونە مصر ناوچەیەکی گرنگە بۆ وەبەرهێنانی کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیا تورکیەکانیش، چونکە تێچووی بەرهەمی زۆر کەمە و توانای کاری زۆر هەرزانە. واتە ئەتۆ دەتوانێت لە مصر کارگەیەک بکەوە کرێکاری هەرزان بەدەست بخەی و مەسرەفی ئەم کارگەیە بە کارەبا و غاز و ئاسایش و هاتوچۆ و ئەوانەی زۆر کەمە و ئەتوانی ئەم کاڵایەنە وەک کاڵای مصری بەرهەم بێنی و بەبێ باج و گومرگ بینێریە بازارەکانی دەرەوە و پێش هەمویان بازاری ئەمریکا بازارێکی زۆر گرنگە کراوێ لە بۆ مصر. هەر وڵاتێک بیهەوێ هاوردە بکە ئەتوانێت لە مصر بەرهەم بێنێ و لەوێشەوە هاوردەی ئەمریکا بکات بەبێ ئەوەی بازی لە پێش لە بازێکی زۆری لە پێشدامێ. مصر دەتوانێت لە ڕێگای ناوچەی پیشەسازی کە بە NSB ناسراوە کاڵابیانیەکان بەبێ باز هاوردەی ئەمریکا بکات. ئەمە زۆر گرنگە. مصر ئەندامی بازاری هاوبەشە بۆ ڕۆژهەڵات و باشووری ئەفریقا کە وابزانم پێی دەگوترێ کۆمێسا. ئیتر مصر ئەندامی ئەو بازارەیە و ناوچەی بازرگانی ئازادی گەورەی عەرەبی گافتا پێکدێنێ و ناوچەی بازرگانی ئازادی پان عەرەبی پافتاش پێکدێنێ. ئەم کارتانە کە لە دەستی مصردا هەن دەتوانن دیوارە گومرگیەکان بشکێنن بەبێ ئەوەی باجێکی زۆر بدەن و ئەمە مصر دەکاتە کەناڵێکی گرنگی هەناردەکردن و بەرهەم هێنەرانی هێزە پیشەسازیە بیانیەکان. هەروەها بازاری ناوخۆی مصر تا ڕادێک زۆر گەوریە. ئەمەش هەیە. هەر لەبەر ئەمەشە کە کۆمپانیا تورکیەکان لە مصر ئەتوانین بڵێن لەنگەری بەستن. ئەم دۆخە گۆڕەپانی سیاسیش نرم دەکا. واتە تورکیا بەخۆی پیشەسازی هەیە، بەڵام ئەگەر بە ناوی تورکیا بەرهەم بێنی و هاوردە بکە ئەوە بازێکی زۆری دەکەوێتە سەر.
بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا بە تایبەتی. بەڵام بە کورتی ئەگەر کۆمپانیا تورکیەکان لە مسر بەرهەمهێنان بکەن و هاوردەیی بکەن و دەتوانن بەبێ باز و وانش بە بازێکی زۆر زۆر کەم بەرهەمەکانیان هەم لە ناو خۆی مسر بفرۆشن، هەم دەتوانن بینێرنە ئەمریکا. مسر ئیتر وا پێ دەچێ ئەمەی بەگوێی ئەردۆغان دابێ. ئەگەر بێت و ئەتۆ لە بوارەکانی وەکو لیبیا، ئێریتریا، وڵاتانی دیکە عەرەبی و بە تایبەتی دەربارەی ئیخوان مسلمین کۆتایی بەو کێشانە بێنی کە لە بۆ ئێمە دروست کردوونە، ئێمە دەتوانین بازاری مسر، دەرگای بازاری مسر بەڕووی تورکیادا بکەینەوە. هەروەها مسر و تورکیا دوو وڵاتن گرنگی بە پیشەسازی سەربازی دەدەن. لێرەدا دەگەمە ئەوەی کە بەرژەوەندی هەردوو لەو بوارەوە دەتوانن چی بکەن لەگەڵ یەکتری. ئەویش ئەوێ پیشەسازی سەربازیە. خۆی لە خۆیدا لە سەرمانگی ڕابردوودا شاندێکی پیشەسازی سەربازی مسر سەردانی کۆمپانیاکانی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیان کردبوو، چونکە تورکیا ئەم فڕۆکە بێ فڕۆکەوانانە لە ئەسیوپیا و ئەریتریا بەکاردێنی دژ بە هێزەکانی مسر و یانیش لایەنگرەکانی مسر. بۆیە مسر دەیەوێ ئەم چەکە بەدەست بخاوە لە هەمان کاتدا لە وڵاتەدا لە ڕوبەڕوو بوونەوەکانیدا لە کێشە جیۆپۆلۆتیکیەکانیدا لە ئەفریقادا بتوانی بەکاریان بێنی. چاپەمەنی عەرەبی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە سەردانی عەبدولفەتاح سیسی لە بۆ ئەنقەرە سەردانێکی زۆر زۆر مێژووی و زۆر زۆر سەرکەوتوانەیە لە بۆ سیسی کە توانی بەبێ ئەوەی تەعویزاتێکی زۆر بداتە ئەردۆغان، تەعویزی زۆری بە ئەردۆغاندا و لە دواییدا ئیتر توانی کۆمەڵێک گرێبەستی لەگەڵدا ساز بکەوە. ئەمانە ئەکرێ لە ئایندەدا هەم پەیوەندی دوو وڵاتەکە ئاسایی بکەنەوە، هەمیش کۆمەڵێک کارت بە تایبەتی کارتی ئیخوان مسلمین لە دەستی ڕەجەب تەیب ئەردۆغاندا دەربێن. ئیتر لێرەدا مەسەلەی سووریا دەمێنێتەوە. یەک لە ئیدعاکانی ئیخوان مسلمین و تەنانەت دەوڵەتی تورکیاش ئەوەیە ئەڵێن پەیوەندی خۆشکردنی نێوان ئەردۆغان و سیسی بۆ ئەو مەبەستەیە تاکو لە سووریادا لە ئایندەدا سیسی گوشار بۆ سەر بەشار ئەسەد بێنێ و ناچاری بکات تاکو لە حکوومەتی ئایندەی سووریادا جێگایەک بە ئیخوان مسلمین بدە. و ئەمە بەڕاستی وەکو ئەوە وایە ئەو مرۆڤە هیچ نەزانێ و یانیش هیچ ئەزمموی لە مێژووی خۆی وەرنەگرتە بێ. ئاخر کاکە سیسی ئەو ڕیشکە گەورەیە کرد تاوەکو ئیخوان مسلمینی پاک کردەوە و وڵاتانی هەموو دنیا ئێستاکە بە تایبەتی عەرەبەکان چەپڵە بۆ سیسی لێدەن، ئەڵێ پیاوێکی قارەمانە، پیاوێکی ئازایە کە توانی وڵاتانی عەرەبی لە سەرەتانی ئیخوان المسلمین و ئیسلامی سیاسی ڕزگار بکە کە دوای بەهاری عەرەبیدا تێکەوت بوون. ئێستا کە چۆن سیسی بسێ داوا لە ئەسەد بکاتن بۆ ئەوەی ئیخوان المسلمین جێگای بکرێتەوە لە ناو دەسەڵاتی سووریادا. باشە سووریایەک من چەندین جار لە بەرنامەکانمدا باسم کردووە، سووریایەک کە بە ئاسانی گوێ بە رووسیا و ئێرانیش نادا، چۆن ئەتوانێت لە بۆ مەسەلەیەکی وا چارەنووساس لەگەڵ قڕوجیە ئیسلامیەکانی دەوڵەتی تورکیا ئاش بێتەوە ئەوان بکاتە شریکی خۆی لە حکوومەتی سووریادا. سووریا بە بەراورد لەگەڵ هێزە ئیخوانیەکان و ئیسلامیەکان کێشەی لە سەتای یەکیشی لەگەڵ کوردەکان و لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک نییە، بەڵام لەگەڵ ئەوانیش ئەم کارە ناکە. چۆن سیسی ئەتوانێت ئەمە بکە و چۆن سیسی ئەم کارە دەکا؟ بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر پێکەنی، یعنی جێگای پێکەنینە کە بەشێک لە محەلیلەکانی ئیخوان مسلمین و تورکی دەبینیم لەسەر تەلەڤیزیۆندا باس ئەوە دەکەن کە ئەڵێن ئەردۆغان لە ئایندەدا جێگایەکی نوێ، دەسەڵاتێکی نوێ لە بۆ ئیخوان المسلمین لە سووریا ئامادە دەکا، ئەوەش لە ڕێگای قەرداش سیسی. واتە قەرداش سیسی گوێی قەرداش ئەلئەسەد ڕادەچێشێ پێی ئەڵێ وەرە جێگایەک بدە بە ئیخوان مسلمین لە ناو دەسەڵاتی خۆتدا. یعنی ئەمە زۆر زۆر سەیرە. پێشتر سعودیا و ئیمارات ئەو گەڕانتیان لە ئەردۆغان وەرگرتووە کە ئیخوان مسلمین نابێ بە هیچ شێوەیەک لە وڵاتانی عەرەبی بەکار بهێندرێ. اینجا لەگەڵ تورکیا ئامادەن پەیوەندی بکەن و هەر کاتێک گەڕانتیان بینی لە ڕووی کرداریەوە هەنگاویان بینی ئەوان دەتوان پەیوەندیەکانیان باشتر و ئاساییتر بکەنەوە. کەواتە چۆن ئەکرێ ئەتۆ شتێکی وا بکەیت لەگەڵ چاوت لەوە بێ کە سیسی ئەم کارت بۆ بکە.
هەروەکو باسیشم کرد سەرکردەکانی دیکەی عەرەبی بەڕاستی کاریگەریەکی وایان لەسەر باسی سووریش نییە. ئیتر ئەمە کڕۆکی مەسەلەیەکە کە ئەمانە ناتوانن بەڕاستی لە ئایندەدا لە ئایندەی خۆیاندا ئیتر چارەنووسی خۆیان لە ئایندەدا بدۆزنەوە. لە هەمان کادا لەو پەیامەش تێنەگەیشتوونە ئایا سیسی لە بۆ چ ئەمەندە وەصفی مستەفا کەماڵ ئەتاتورک دەکات کاتێ باز دێتە سەر باسی تورکیا بەردەوام باسی لەگەڵ ئەردۆغانیش باسیەوە کرد کە شتێک ئەردۆغانیش خۆشی پێ نایە باسی گەورەی و شکۆمەندی کەماڵ ئەتاتورکی کرد. مەبەستی لێرەدا ئەوەیە ئەتاتورک کەسایەتیەک بوو سیاسەتی لەسەر ئیسلامی سیاسی نەدەکرد. بەو شێوەیە ئێمە پەیوەندی دوو قۆڵیەکانمان لە کاتی ئەتاتورکدا پەیوەندی مسر و دەوڵەتی تورکیا زۆر خۆش بوو و ئێستا کەش دەمانەوێت لە هەمان چوارچێوەیەدا ئەو پەیوەندیانە ڕاست بکەینەوە. ئیتر ئەمانە هەمویان نیشانمان دەدەن کە دەوڵەتی تورکیای ئەردۆغانی و ئیخوان مسلمین چۆن لە گەمەی بەهاری عەرەبیەوە هەتاوەکو ئێستا دەیدۆڕێن لە گەمەی ئەو دەرفەتێک کە ئەمریکا پێیدا بوون واتە ببن بە سیستەمێکی نمونەی دەوڵەتێکی نمونەی ئیسلامی نەرم هەتاوەکو ئێستا چۆن دۆڕاندویانە لەکوێوە هاتوونەتە کوێ. ئەمە زۆر گرنگە ئینسان تێی بگاو و ئەمە بکاتە عیبرەتێک بۆ ئەوانەی چاویان لەوەیە جارێکی تر ئیسلامی سیاسی و بە تایبەتی دایکی ئیخوانی ئیسلامی سیاسی کە ئیخوان مسلمینە و هەموو ئیسلامیە سیاسیەکان ئاوی خۆیان لە کانیەکانی ئیخوان مسلمیندا خواردوتەوە دەرس لەمە وەربگرن و کۆتایی بەوە بێنن کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوان دەبنە دەسەڵات و دێنەوە سەر دەسەڵات و جارێکی تر ئیسلام حکم دەکات. ئەمە کۆتایی پێهات نەوەک بەتەنیا لە تونس و لە میسر و لە لیبیا و لە یەمەن و لە سووریا لە تورکیاش ئەتوانین بڵێن کۆتایی پێهات. ئەمەی ئێستاکە ئەردۆغان دەیکا ئەو پەلەپەلی ئەردۆغان بەتەنیا بۆ مانەوەی خۆیەتی هەر لە بۆ هەندێ ئەبینین ئەردۆغان بەر لە هەر کەسێک ئیخوان مسلمینی فرۆشت. ئەوەی دیکە هەر هەمووی قسەیە. تەماشای قسە مەکەن لە کردارەکان بڕوانن لە ئەنجامەکان بڕوانن. تا بەرنامەیەکی ئایندا زۆر سوپاستان دەکەم وەکو هەموو جارێک دووبارەی دەکەم و گلەی دەکەم ئەوانەی لەسەر کەناڵی یوتیوب تەماشای بەرنامەکانی من دەکەن تکاتان لێ دەکەم هەر بە خۆتان هەوڵ بدەن شەیری بکەن بڵایی بکەنەوە لایک بکەن کۆمنتێک بنووسن پرسیارێک بنووسن و ئەمە وا دەکات کە من بتوانم لە ئایندەدا کاتێک لە منداڵەکانم لە ژیانی شخصی خۆم ببڕم و لە بۆ ئەم بەرنامانەدا تەرخانی بکەم. کاتێکی خۆش ڕێز و سلااو هەر بژین.